إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. سلامي خواهي قورتان لبي إيمان داراني خوشويست. السلام عليكم ورحمة الله وبركاته. وميدوارين خواهي قورا درقاي خير لهمو لايكمان بكاتوا ژیان مان خۆشتر و باشتر بکە ئینشاءالله، چونکە ئێمە لە پەروەردگار داوا دەکەین. ئیمانداران و خۆشەویستان، بۆی وتاری ئەمڕۆمان کوردت بێ لە وتارەکانی تر، چونکە لەوەیە جەوەکەمان ملائیم نەبێ بۆ خزمەتی جەنابتان. باسی ئەوە دەکەین وتاری ئەمڕۆمان بە پشتیوانی پەروەردگار نائومێدی ئیمانداران و مسڵمانانی خۆشەویست. نائومێدی عولەمایان و زانایان فەرموویانە ئەوەی ئینسان طموحی هەبێ لە شتێکدا بەڵام نەگا پێی، نائومێد بێ. یان فەرموویە بن جەوزی دەفەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەفەرمێ نائومێدی ئەوەیە ئینسان بە تەمای شتێک بێ هەوڵ بدا بەڵام وای لێ دێ کە ئەنەما دەستی ناکەوێ، نائومێد دەبێ لە ناخی خۆیدا و مرۆڤە. بەڵام وانییە بە ئینسانی ئیماندار هەموو شتێک داوا لە پەروەردگار کە خوای گەورە جێبەجێی بۆ دەکا، یان ئەگەر نەیشی کرد دیارە خەیری تایە. لە تەفسیردا هاتووە ئیمامی سەعدی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری ئایەتەکانی قورئاندا کاتێ باسی نائومێدی دەکا و دەڵێت نائومێدی دوو بەشە، ئیمانداران و موسڵمان ئاگادار دەکاتەوە. یەکێکی نائومێدی کافرانە، خوا پەنامان بدا. یەکێکیشی نائومێدی ئەو کەسانەیە کەوا ئەهلی مەعسیەتن و ئاهلی گوناحن. ئەگەر دووەمیان باشترە لە یەکەمیان، چونکە یەکەمیان هەر تەواو نائومێدن لە دنیا و تەواو نائومێدن لە قیامەتش. چونکە ئەمە ئەگەر وا بوو هەر ئینسانێک، بۆیە دەفەرمێت ئەو ئینسانە ها لە تاوانی گەورەدایە، ها لە تاوانی گەورەدا، نائومێد بێ لە دنیا و نائومێد بێ لە قیامەت. بەڵام ئەگەر دووەمیان بێ ئەهلی مەعسیەت بوو، ئەهلی گوناح و تاوان و سەرپێچی بوو، جارجار نائومێد بوو، بەڵام جارجار گەڕاوە و دای لە دەرگای خوا، نائومێدەکەی بڕوێنێتەوە و چاوەڕێ بکە خوای پەروەردگار بۆی جێبەجێکە. ئەمەیان چاکترە لە یەکەمیان. بۆیە ئینسانی ئیماندار ئەگەر لە دنیاشدا نائومێد بوو، نابێت لە قیامەتدا نائومێد بێ، چونکە خودایەک هەیە عادلە. ئەوەی کە لە دنیادا لەوەیە خەڵک پێی نەزانەیان کردار کردوتە لای خوای پەروەردگار گوم نابێ. لە قورئانی پیرۆزدا خوای گەورە ئاماژەی پێ کردووە لە چەند ئایەتێکدا، ئەگە تەماشاکەین خوای پەروەردگار جەلە جەلالوهو دەفەرمێ وَإِذَا أَنْعَمْنَا عَلَى الْإِنسَانِ أَعْرَضَ بِجَانِبِهِ. خوای پەروەردگار باسی ئەو کەسانەمان بۆ دەکا، خوای متعال جەلە جەلالوهو، ئەوانەی کە کاتێ نیعمەتەکان ڕشاوەتە سەریدا، بەڵام لە دوایەوە وَإِذَا مَسَّهُ الشَّرُّ كَانَ يَئُوسًا. کاتێ لە دوای نیعمەتەکانی لێ دەسێنێ و پەروەردگار دەفەرمێ ئەم بەندەیە چی دەکا؟ یەکسەر نائومێدی ڕووی تێئەکا و بێئیمانی خوا پەنامان بدا ڕووی تێئەکا. پەروەردگار پێمان ئەڵێ وریابین، ئەگەر بەندەکانم تاقی کردەوە ئەو نیعمەتانەی کە دامە پێی لێم سەندەوە، وریابە بێئیمان دەرنەچی لەو سەرەوە، وریای خۆت بە، نائومێد مەبە، چونکە نائومێدی خراپە لە دنیادا. ئەگە تەماشاشکەین خوای پەروەردگار فەرمێ دەربارەی دوعا، ئەو کەسانەی لا يسمع الإنسان من دعاء الخير
ئینسان ئەگەر هاتوو کە دوعا دەکات لە خەیردا بەڵام خوای پەروەردگار بۆی نەکرد و پاشانش ئەگەر هاتوو خوای گەورە بەڵاو موسیبەتی توش کرد ئەو ئینسانە ئەبێ ناومێد نەبێ و نەزانێ ئەوەی کە هاتووەتە سەریدا ئیتر ژیانی تیا ئەچێ و نا لەوەیەوە خەیری تیا بێ بەتەئکید کاتێ خوای گەورە بەندەکانی تاقی ئەکاتەوە خەیری تایە ئەگە تەماشاشکەین عەبدوڵڵای کوڕی مسعود ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم پیاوە بەڕێزا فەرمێ ناومێدی یەکێکە لە کەبائر من الكبائر واليئوس من روح الله والقنوط من رحمة الله سيشت هن على كبائر أم بياو برزة أم صحابي نازدارا صلى الله عليه وسلم كري صحابة الذي داري بيغمر دا عليه الصلاة والسلام فرمي يكي كان ويا ناوميدي يكي كيوانيا كبلي خواقت ليم خوش نابي يكي كي تلوانيا كبلي أمن وأماني خواي پروردگار شملي من ناكا ئەم سیانە ئەبێ ئینسان ئیماندار خۆی پارێزێ بەڵام بابەتەکەی ئێمە ئەوەیە کە ئینسان ناومێد نەبێ ئیمانداران چەندێک لە دنیادا ئەگە بڕۆین ئێمە قیسە بخوێنینەوە چیرۆکەکان بخوێنینەوە هەمووی خەڵکانێک هەبوون لە ئێمە چاکتر لە ئێمە باشتر لە ئێمە تەقواتر لە ئێمە لەخوا نێزکتر بڵین باشتر و چاکتر سەیرەکەی لە دنیادا میحنەتی زیاتر هاتووەتە سەریاندا بەڵام لەگەڵەوەشدا سێرەکەی خۆڕاگر بوون خوای گەورە دەروی لێکردنەتەوە ئەڵێ ڕۆژێک وتارەکەمان کۆتایی دەینین بەم قیسەیە ئەڵێ پاشایەکە بووە وەزیرێکیە بووە زۆر دڵی خۆش بووە ئەم وەزیرە هەموو ڕۆژێ ئەهات بۆ دەوام ئەیبینی زۆر کەیفیەیە زۆر دەمەتەقەی خۆشە قسەی خۆشە ڕووی خۆشە وەزیرەکانی تری بان کرد وتی فڵان کەس بۆ وایە خۆ ئەوەنەی منی نییە من وەزیرم من پاشام ئەو وەزیرە خۆ من چەنەها ئەوەنەی ئەو مەیە بەڵام ئەو دڵخۆشیە و ڕووخۆشیە لای ئەوەیە لای من نییە پاشایە کوتی یاسای 99 بڵێن بەکاربێنە یەکێ لە پاشەکانی تر بێژین وەزیرەکانی تر بە پاشای وتی 99 کامەیە بیخەیادم وتی نامەیەکی بۆ بنێرە هەدیەیەکی بدەرێ هەدیەیەکی بدەرێ ئەو خۆشیی لێ تێکدە وتی ئەی چۆن تێک بچێیان چۆن بتوانم کە ئەم پیاوە سبەینی هات بۆ قەسرەکەی من وەک من غەمبار بێ وەک من غەمبار بێ چونکە ئەوانەی هان لە دەسەڵات بەردەوام حەزەکەن خەڵک غەمبار بێ حەزەکەن خەڵک ناومێد بێ حەزەکەن خەڵک لە غەما لە خەفەتا بژی قەت حەز ناکەن تۆ من لە خۆشییا بژین خۆی لە غەما بژی قەت قەبوڵ ناکەن ئەمە قیسەی ئەم پاشای ئەم دەرزەمان پێڵێ بۆ ئیماندارە بزانن وا مەزانە هەموو دەسەڵاتێ غەمی تۆی هەیە زۆرینەی دەسەڵات حەزەکا گەلەکەی چی بێ غەمبار بێ خۆی ئەگە کەیفی خۆشی بێ خۆی حەزەکا خەڵکەکە کەیفی خۆشەکەی نەبێ ئەگە بێت چی لێی ئەسێنێ ئەمش گەرێکێتی پاشایە چۆنە بێ وەزیرێکی لەم دڵخۆشتر بێ و ئەمش کەیفی نەبێ غەمی خەم و خەفەتی لەو زۆرتر بێ ئەڵێ نامەیەکی بۆ نووسی و زەرفێکی دا پێی و هەدیە هەدیەکە قەرارەکەی ئەوەیە کەوا 100 لێرەی تێ بکە بەڵام 99 بێ لە ئەسڵا یعنی 99 لێرە بکاتە ناو زەرفەکە وەک هەدیە بیداتێ لەبان زەرفەکەش بنووسێ ئەوە 100 لێرەم ناردووە بۆ تۆ ئەڵێ کاتێ ناردی بۆی لە ماڵەوە بوو باشە کردیەوە زۆر دڵی خۆش بوو لەسەری نووسراوە لە پاشای وڵاتەوە هاتووە هەدیە پاداش کراوی 100 لێرەت بۆ هاتووە کاکە دەیکاتەوە دەیژمێرێ نەسەرێک و نەدوان و نەسیان تەماشاکە 100 نییە 99 زۆر غەمبارە بێ زۆر خەفەتەخوا باشە تۆ بڵێ پاشا 100 ناردووە چۆنە بێ 99 بگەیتە دەست من ئەبێ 100ەکەەوە خۆی بگەیە ئەڵێ مناڵەکان ئەڵێ مناڵان بڕۆنە دەرەوە نەکوە ئەو بەریدەی کە هێناوێتی لە ڕێگا کەوت بێلی ئەوە زۆر ئەگەڕێن بەینی ماڵی خۆیان و قەسر و پاشا و شوێنە هەرچیەکەن نایدۆزنەوە کابرا زۆر غەمبارە بێ شەوخەوی پیان ناکەوێ خۆشی نەما خۆشی تۆرە چونکە چی مادەهاتە دنیا تۆرە لەو کاتەدا ئەژێ گەڕاوە بلای پاشا بینی پاشا متابعەیەکە ئەم پیاوە هاتەوە بزان وەک دوێنێ دڵخۆشە بەکەیفە یان غەمی هەیە بینی زۆر جیاوازترە لە دوێنێ غەمبارە خەفەتبارە بینی وە خۆی وایە غەمی چییە ئەو غەمەی کە پاشایەتی ئەم شەیەتی کە دنیای دەستکەوێ لەو کاتەدا پێیوت بینی زانی هەموو پاشاکان بەو قیاسە بۆ ئیمانداران دنیا ئەمە مەبەستمان چییە دنیا ئەمانەوێ هەموو دنیامان دەستکەوێ
بەخوا دنیا خۆشیتیان نییە. بۆ ئیماندار سجنە، بۆ ئیماندار خەفەتە، بۆ ئیماندار ئەزێتە، بۆ ئیماندار هیلاکێ. کاتێ من و تو ئاسوودە دەبین کە دەمرین، کە وەفات دەکەین لە ناو قەبردا، خوا لێمان ڕازیە بێ. ئەم پاشایش کە بینێی غەمبارە، پێیوت بۆ غەمباری. لەبەر چی غەمبارە؟ لەبەر ئەوە غەمبار نییە لە ١٩٩ لێرەی بۆ هاتووە. غەم دەخوا بۆ ئەو لێرەی کە بووم بووە، بۆ ئەوەی کە بووم بووە. تەماشاکە زۆرینەی ئەمڕۆ ئێمەین، زۆرینەی ئەمڕۆ ئێمەین. ئێمە ئەو وەزیرەین، ئەو خەڵاتەش پاشایە، خەڵاتێکمان ئەکرێ ئەڵێین کەمە، ئەی بۆ فڵان کەس نەبێ، ئەی بۆ وەک ئەو نەبێ، ئەی بۆ وەک ئەو نەبێ. لە ناخا خۆمان خنکاندووە، لە جەوەری دەرەوە خۆمان خنکاندووە، ناومێدی ڕووفیە کردوین، زۆر جار ڕووخاوین لە ناخەوە. هەر شتێک چاکە بێ ئومێدمان پێ نییە، هەر کەسێ چاکە بڵێ ئومێدمان پێ نییە، هەر شتێکی چاکە بێ ئومێدمان پێ نییە. وا دەزانین ئومێدەکان لای ئەو کەسانەی کە پاشای ئێمە نەخێوانیە، بەڵام ئومێد لای خوای پاشایە، لای پاشانیە. ئیمانداران و موسڵمانانی خۆشەویست، کەواتە ئینسان ئیماندار نابێ کۆڵ بدا، ناومێدی ڕووی تێ بکە. بۆچی خەفەتە خۆی؟ یەکێ لە پیاوچاکان درێژەی پێ نەدەین، یەکێ لەوانە ئیبراهیمی کوڕی ئادەم پیاوێکی بینی زۆر غەمبار بوو، خەفەت دایگرد بوو، خەمبار بوو. خۆمان ئاسا لێی پرسی بوونە غەمباری، بوونە خەفەتت هەیە، بەدەوچاو و بە ڕوخسارتەوە پێوە دیارە. فەرمووی من سێ پرسیاری لێ یەکەم جوابم دەرەوە، ئەگەر جواب من داوە غەمبار بە تا قیامەت بۆ خۆت. وتی ئایا خەفەت بخۆی خۆشەکانت دەست ئەکەوێ؟ وتی نەخێر. وتی ئایا خەفەت بخۆی ژیانت بڵین خەفەت بخۆی تەمەنت درێژە بێ؟ وتی نەخێر. وتی ئایا خەفەت بخۆی ڕزقت زیاکە؟ وتی نەخێر. وتی خەفەت لە چێ خۆی؟ ئیمانداران و موسڵمانانی خۆشەویست، خەفەت هیچمان پێ ناکە، بەس تەواومان دەکە. قەت گوێی مەدەنێ لەکوێ پێشینان وتێتی بڕا گرەیدە، خوا خاوەنێتی، خوا ساحیبێتی، ئیتر بەدەستەوە من و تۆ نییە. تۆ ئەتەوێ مستەقبەلێ پێشی خۆ دیاریکەی، خوا دیاری کردووە، من و تۆ چین؟ خوا دیاری کردووە. من و تۆ لە زگ دایک بووین، خوا مستەقبەلی بۆ من و تۆ دیاری کردووە. هاتوینەتە سەر دنیا، هەندێکمان باوکمان نەبینیوە، دایکمان نەبینیوە، نەمردینیش، گەورەش بووین، ژیانمانش بردە سەر. بۆی ئیمانداران و خۆشەویستان، وریابن ناومێدی ڕووتان تێنەکە. ئینسانی ئیماندار هەر بەردەوام بدا لە دەرگای خوا، خوای گەورە قاپی لێ کاتەوە، خوای گەورە دەرگا لە مولایەکمان بکاتەوە، عاقیبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە، ناومێدی لە ناومان نەدەرکە. خوای ژیانمان بەختەوەرکەی، ژیانمان باشکەی، چاک بکە یا ئەڵڵا. خوای لە تۆپاڕێنەوانەی غەمیان هەیە، خەفەتیان هەیە، خوایە بۆیان بڕوێنیتەوە. یا ڕەبی خەفەت و غەمەکەیان لابەری لەسەر دڵیان، لەسەر جەستەیان، یا ئەڵڵا خوایە.